سڵاوتان لێبێ هاوڕێن خۆشحاڵم کە دووبارە لە ڤیددیویەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە و بەردەستبوونی ئامێری پێشکەوتوی تۆمار و بەرهەمهێنان بۆ لە ڕێگەی کۆمپیوتەرە بەتواناکانەوە کۆمپانیای دێزنی توانیوێتی چەندان دیمەن و چیرۆکی خەیاڵی بێنێتە ناو جیهانی فیلمەوە و زیندویان بکاتەوە وەک چیرۆکی عەلاءەدین و چیرۆکی پاشای دارستان سیمبا سەرەڕای ئەوەی فلیمە کارتۆنە جوڵاوەکانیان کردووە بە فیلم بەڵام دیمەنە وردەکارێک کۆنەکانیان دەستکاری نەکردووە چونکە خەڵک خۆشی دەوێن بەڵام بەڕاستی ئەوە کارێکی قورسە بە هیچ زۆرێک ئاسان نییە بۆ نمونە چۆن دەتوانێت شێرێک دروست بکەیت کە لە ڕاستی بچێت و بتوانێت گۆرانیش بڵێت وەکو شێرێکی ئاسایش هەڵس و کەوت بکە ئەگەر دەتەوێت بزانیت کە چۆن ئەو جۆرە فلیمانە دروست دەکەن ئەوە سەیرێکی ستۆدیۆی دووبارە بەرهەمهێنانی فیلمە کارتۆنەکان بکە کە لەم ستۆدیۆیەوە فلیمە کارتۆنەکان دەبن بەڕاستی لەم ڤیددیۆیەدا چۆنێتی دروستکردنی بەناوبانگترین فیلمەکانی کۆمپانیای دێزنی نیشان دەدەین ئەگەر تۆش گرنگی بەم بابەتە دەدەی ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیددیۆکە بینەربیت کتێبی دارستانەکان ئەم فلیمە زیاتر لە 70 زۆر ئاژەڵ نیشان دەدا ئەویش لە ڕێگەی سیستەمی CGI ئەم سیستەمەش بەکاردێ بۆ دیزاینکردن و دروستکردنی ئاژەڵەکان لە ڕێگای کۆمپیوتەرەوە چونکە دەبوایە هەموو ئاژەڵەکان وەکو ڕاستی دەرکەوتنایە بۆیە ئەم سیستەمە بەکار هاتووە لە بواری بەرهەمهێناندا لە ماوەی کارکردن لەم هەنگاوەدا دیزاینەرەکان لە ڕێگەی ئەم سیستەمەوە ماسوولکەکانی دەموچاویان و لەشیان دیاری دەکەن و ئەو بەشانش دیاری دەکەن کە لە مرۆڤدا بوونی نییە و بە وێنەیەکی سێ ڕەهەندی دروستی دەکەنەوە بەم شێوەیە ئاژەڵەکە دەتوانێت بە شێوازێکی ڕاست قسە بکە و ماسوولکەکانی دەموچاوی لەگەڵ قسەکانیدا بگونجێنێ هەر ئەوەندەش نا تا بتوانن بە تەواوی ئاژەڵەکان ئاسایی دەرکەون لە کاتی قسەکردندا شارەزایان هەستاون لە بەکارهێنانی تێکەڵەیەک لە هەندێک لە ماسوولکەکانی مرۆڤ و ئاژەڵ لە کاتی قسەکردندا کێشەیەکی تر بریتە لە مووی لەشی ئاژەڵەکان کە چۆن بتوانن لەگەڵ کەش و هەوای دەوروبەرەکەیدا بیگونجێنن لەوانەیە زۆربەی خەڵکی بڵێن ئەیچی دەربارەی نواندنی ئەو کوڕە بچووکە کە ڕۆڵی ماوەکڵی بینیوە لە ڕاستیدا لە شوێنی وێنەگرتنەکە ماوەکڵی هەرتەنها خۆی بووە و هەموو ئاژەڵەکان لە ڕێگای کۆمپیوتەرەوە دروستکراون ئەویش لە ڕێگەی سیستەمی CGI بەڵام لە هەندێک کاتدا چەند کەسێک بە بەرگێشینەوە لە پشتی ماوەکڵی بوون تا ڕێڕەوی ئاژەڵەکان دیاری بکەن و هەندێک جار بووکەڵی ئاژەڵەکانیان بەکارهێناوە تا یارمەتی ماوەکڵی بدات و نواندنەکەی لە ڕاستیەوە نزیک بێت لە کاتی ڕیکۆردکردنی فیلمەکەدا مولان لیۆلی کە ڕۆڵی مولانی بینیوە 3 مانگ خەریکی ڕاهێنان بووە کار ڕۆژێک 6 تا 7 کاتژمێر ڕاهێنانی کردووە تا بتوانێت بە تەواوەتی ڕۆڵی مولان ببینێ دەبوایە خۆی فێری چەندان بابەتی جیاواز بکردایە بۆ خۆی فێری هونەری شەڕکردن و ئەسب سواری کردووە بۆ ئەوەی فیلمەکە لە ڕاستیەوە نزیک بێ و هەموو نواندنەکە بە شێوازێکی ڕاست ئەنجام بدا و زۆربەی دیمەنەکانی خۆڵدان کە ڕکابەری هێزی کێشکردنی زەوی دەکا لە ڕێگای سیستەمێکی ناوازەی وایەرەوە دروستکراوە کە پێک دێ لە ژمارەیەک پەد یا خود وایر کە تایبەتە بە فلیم کە دەتوانن لە ڕێگەیەوە ئەو جوڵە خەیاڵیانە ئەنجام بدەن پاشان دواتر بەچەند کردارێکی مۆنتاجی وە لە دیمەنەکە دەکەن بەوە نەکا کە پەتی بەخۆیەوە بەستیوە میلا فیسێنە شاژنی شەڕی زنجیرە فیلمێکی بەناوبانگی ساڵی 2014ەیە کە لە فیلمی جوانکی لە خەوتوەکە وەرگیراوە فیلمەکە جەخت دەکاتە سەر کەسایەتیەکی دڕندا کە دەبوایە وا لەو کەسایەتیە سەرەکیە و چەند کەسایەتیەکی تر بکەن توانای فڕینیان هەبێ لە سەرەتادا پەتیان بەکاردەهێنا چونکەوە کاریگەرترین و باوترین ڕێگایە کە دەتوانێت وا لە کەسایەتی ناو فیلمەکان بکات توانای فڕینیان هەبێ و ڕێگایەکی تریش ئەوەیە کەوا لە ئەکتەر ئەنجلینا جولی بکەن بفڕێ لە ڕێگای چەند بۆڕێکی دووسەریەوە کە ئەو بۆڕیانە لە ڕێگای ئەو ئامێری دەستیانەوە دەجوڵێ و هەمووی ڕەنگی شین کراوە و لە دوایدا کارمەندەکانی مۆنتاج بە بەکارهێنانی CGI دەتوانن دیمەنی چواردەورەکەی بگۆڕن بۆ ئەو دیمەنەی کە خۆیان دەیانەوێ ئەم ئامێرە هەندێک تایبەتمەندی خۆی هەیە وەگەوەی ئەکتەرەکە بە ئازادی خۆی بجوڵێتەوە کە دەتوانێت بگەڕێتە دواوە یان بەرز بێتەوە یان نزم بێتەوە و بە گۆشی 360 پلە بە ئازادی خۆی دەجوڵێتەوە لە شوێنی دیمەنەکاندا دەردەکەوێت کە ئەنجلینا جولی بە 2 بۆڕی بەستراوەتەوە بە قەد ئامێرێکەوە کە لە دواییدا بە سیستەمی CGI بۆڕێکان دەکەنە باڵ بۆی و بە شێوەیەک باڵەکە دەجوڵێتەوە کە لەگەڵ جستی ئەکتەرەکە تەواو گونجاوە و تا ئەو ڕادەیە باشە
کە بتوانێت باوەڕ بە چاوەکانمان بهێنێ کە دیمەنێک ڕاستەقینەیە. پاشای دارستان سیمبا هەموو فیلمەکە بە سیستەمێکی پێشکەوت و دروست کراوە کە جیهانێکی خەیاڵی لە خۆ دەگرێ کە ئەمەش کارێکی زۆر قورس بوو بۆ کارمەندەکان کە دەبوایە جیهانەکان دروست کردایە و تێکەڵاوی بوونایە. پاشان ڕیکۆردی دیمەنەکانیان بە جۆرێک بکردایە کە وەکو ڕاستەقینە دەری بخە. بەڵام قورسترین بەشی فیلمەکە دروستکردنی دارستانی ئەفریقی بوو کە بە تەواوەتی لەگەڵ ڕاستیدا بگونجێ بە هەموو وردەکاریەکانەوە. وە سەبارەت بەو بەشی کە مەیمونەکە سیمبا بەرز دەکاتەوە لەسەر بەردی پاشا، لە ڕاستیدا ئەم زۆرە مەیمونانە ناتوانن بەم شێوەیە لەسەر قاچەکانیان بوەستن. بۆیە هەندێک گۆڕانکاری بچووکیان دروست کرد وەگەوەی مەیمونەکە لەسەر بەردە بەرزەکە دادەنیشێ ئینجا سیمبا بەرز دەکاتەوە. هیوادارم زانیاریەکی بچووکمان دەربارەی جیهانی دروستکردنی فیلم پێتان گەیاند بێ. ئەگەر پشگیری زۆر لەم بابەتە بکەن ئەوە منیش بابەتی هاوشێوەتان زیاتر پێشکەش دەکەم بە پشتیوانی خوددا. و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕەکانتاندا. و لە بیرشان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان. و ئەگەر هەر ڕەخنێک یاخود پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە دەتوانە هەموو ڕەخنە و پێشنیارەکانتانم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بێت.